بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. سلام و ڕەحمەتی خوای میهرەبان لێ ئەوەی ئەزیز و خۆشەویست و بەڕێز بێ خوشکان برایان منداڵە چاوگەشەکان ئەپەڕێنەوە لە خوای پەروەردیگار ئەو دانیشتەمانەوە بە عیبادەت بنووسیت و لێمان ڕازی بیت، بمان پارێزیت لە تەکەبور لە ڕیا یا ڕەب العالەمین، بۆ خاتری ناوە جوانەکان و ئیسمی ئەعەظەمت خوایە گیان وامان لێ بکەی، هەرچی دەیڵێین و دەیکەین تەنها لە پێناوی تو یا ڕەب العالەمین. سەرەتا دەمەوێت زۆر سوپاسی برایان بەگشتی و جەنابی مامۆستاش بە تایبەتی بکەم کە ئەو دانیشتانە بەڕاستی زۆر زەرورن و جێگای دڵخۆشیشن، جێگای ڕێزیشن، بەڕاستی سوود و ئیستیفادەی گەلک زۆری لێ ئەبینرێت، بە تایبەت لەو زروف و زەمانەی ئێستا کە تێداین بەداخەوە کە دەڵێن زەمن زەمەنی فیتنەیە. خوای گەورە بمان پارێزی لە هەموو بەڵاو موسیبەت و فیتنەیەک. ئەو جۆرە دانیشتانە زۆر زەرورن بۆ ئەوەی دڵ و دەروون و مێشکمان ئاو بدرێت بە قورئانی پیرۆز، بە فەرمودە شیرینەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، دەرسێک ئیستیفادەیەک بکەین لە ئەو کۆڕ و دانیشتانە. ئەو دانیشتانە دانیشتن مەجلیسی ذیکرە، باسی خوای پەروەردیگارە کرێت سبحانه وتعالى و باسی پێغەمبەرە کرێ عەلەیهی سەڵات وەسەلام، قورئانی تێدا خوێندرێت بە نەسی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای پەروەردیگار مەلائیکەتی خاص و تایبەتی هەیە ئەگەڕێن ئەسوڕێن بۆ ئەو شوێنانەی ئەو مەجلیسانەی کە یادی خوای پەروەردیگاری لێ ئەکرێت، لەوەیەوە مەلائیکەتەکان سەف ئەبەستن تا ئاسمان. خوای رب العالمین لە هەموو لایەکمان قبول بکە ئینشاء الله. بەڕێزان، بابەتی ئەم شەو کەمەک غەریبە و جیاوازیشە. باسی گرنگی ئەو شەومان باسی گرنگی هۆکارەکانی گەیاندن و لە ناویشیان مۆبایل. معلومی هەموو لایەکمانە جەنابتان ئەزانن کە مۆبایل بەشێکە لە ژیانی ئێمە، گەنج و پیر و ئافرەت و پیا و خوێندەوار و نەخوێندەوار هەموو کەس بەکاری دەینیت. بەڵام پێش ئەوەی کە باسی مۆبایل و ئادابەکانی بەکارهێنانی مۆبایل بکەین، دەمەوێت کەمەک باسی گرنگی گوێ بکەین. بیستن، ئالەتی بیستن. خوای رب العالمین هەموو بە ئەعزایەکانی ئێمە نیعمەتە کە خوای پەروەردیگار بە ئێمەی داوە، دەستە و قاچە و چاوە و گوێیە و زوبانە و هەر هەمویان نیعمەتی خوای رب العالمینە. ئەوەی کە قاچی نەبێت ئەکید ئەو ئەزانێت نیعمەتی قاچ چەندە گرنگە، ئەوەی کە دەستی نەبێت ئەو باش ئەزانێت کە نیعمەتی دەست چەندە گەورەیە، ئەوەی زوبانی نەبێت زۆر باش ئەزانیت. جا بڕۆ دوێ هەموو عەزایەکان، ئەوەی گوێی نەبێ کەڕ بێ یان گوێی گران بێت زۆر باش ئەزانی کە نیعمەتی گوێ چەندە گەورەیە. طبعاً خوای رب العالمین لە قورئانی پیرۆز باسی ئالەتی بیستن دەکات. خوای پەروەردیگار دەفەرموێ: والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. لسورة النحل الآية 78. خوای رب العالمین ئەفەرمێ یادی ئەو ڕۆژە بکەوە کە بە فەرمانی خوا، بە ئەمری خوای رب العالمین لە زجی دایکتان هاتنە دەرێ، هیچتان نازانی. ئەو کات خوای رب العالمین وجعل لكم السمع گوێی پێدان، والأبصار چاوی پێدان، والأفئدة دڵیشی دانێ.
ئەو جا خوای رب العالمین ئەفەرمێ بۆ ئەوەیە کە شکرانە بژێر بن، سوپاسی نیعمەتەکانی خوای رب العالمین بکەن، سوپاسی بکەن لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای رب العالمین لەگەڵ ئێوەی کردووە. لە ئاەتێکی دیکەدا خوای رب العالمین هەم دیسا باسی ئالەتی بیستن ئەکات گوێ لە سوورەتی ئیسراء دەفەرموێ ولا تقف ما ليس لك به علم إن السمع والأبصار والأفئدة. خواي رب العالمين دفرمي آقات ليبي ولا تقل لتفسير وهاتوا قسي لي مكا لشتيك كعلم زانياريت لسري نبي زاني منم زاني بيستم منم بيستم نا تاتوا تأكيد نبي لشتيك قسي لي مكا بتايبت لمسائل الدين إنسان دبيت توا يخوي بي بقينيت ئەو جا قسە لە دین بکە هەرچەندە گەیاندنی پەیامی خوا ئیشی هەموو کەسێکە یەک ئایەت یەک فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بزانی معنایەکەی بزانی دەبی یەکەم جار بۆ خۆت جێبەجێ بکەی ئەو جا بشی گەینی بەڵام لەو مەسائلانەی کە معلوماتت لەسەری نییە پێویست ناکاتۆ خۆتی تێ هەڵبقورتێنی و قسەی لێ بکەی ولا تقف ما ليس لك به علم یان شایەدیدان جا نەچبا لە بابەتەکەمان لا نەدەین خوا فەرمی إن السمع والأبصار والأفئدة گوێ چاو دڵ هەموو عەزایەکانی دیش خوا فەرمی بەرپرسی لێی پرسیارت لێ ئەکەم لە ڕۆژی دوایی. ئێستا هەر کەسێک کە بیەوەی قسە بکات تەنها پارچە گۆشتێکە کە قسەکە ئەوی زوبانە زوبان پارچە گۆشتێکە کە قسەی پێ ئەەکەی بەڵام ڕۆژی دوایی ئەو ڕۆژی کە گەڕاینەوە خزمەت خوای رب العالمین ئەو زوبانە قەپاتە بێت زوبانەکە قسە ناکە ئەدی چێ قسەکە ئەعزایەکانت وە قسە دێن اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون بنص آية لسورة ياسين خواهي پروردگار دفرمي لو رجا زبان قپاتا كريت دست وقصدت شاهد يدا أو جاد ساو جوي أعزائي كان دي شاهد لسردن كواتا آلتي بيستن آلتي چي زور گرنگا دبي بزاني سي پي أبيستي جوي لقوراني وموسيقى حرام رأقري يان جوي لقرآن لكلام إخوة سبحانه وتعالى يفرمودي پیغمبر لأراقري صلى الله تعالى عليه وسلم دبي بزاني أو جويت بوتي بكار ديني چكا خواهي پروردگار پرسيالت ليك على دعائي بوتي بكارتينا يعني شتيكت بيبي بلي خواهي جيان بو أو بكارم هنا جملة آيات قرآني بيروز دقل جملة فرمودي پیغمبر إخوة دقل عليه الصلاة والسلام لكور مجلسي ذكري بجدار أبوم چکە ئەوە بە نیعمەتی ئەزانم لە ڕێگای تۆش سەرفی ئەەکەم. خۆشەویستانم ئیمڕۆ ئامرازی گەیاندن گەلک زۆرن لە ناویان یەکێک مۆبایلە مۆبایل ئامرازی گەیاندنە کار ئاسانی زۆری بۆ کردینە کار ئاسانی بۆ کردینە بۆ برات توجارەکان و تاجیرەکانمان بازرگانەکان کار ئاسانی باشی بۆ کردینە بۆ خەڵکی دیش بۆ پیاوانی سیاسی بۆ هەموو کەسێک کار ئاسانی باشی بۆ کردینە و دەبێ بزانین دنیا چەند پێش بکەوێت ئێستا ناگەتە زەمەنی سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت کە ئەو پەڕی پێشکەوتن هەبوو یعنی تەکنەلۆژیا چەند پێش بکەوێت ناگەتە ئەو سەردەم بەڵام ئەوان پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کاتی خوای رب العالمین نیعمەتێکی لەگەڵ دەکردن لە خوایان ئەزانی هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر دەیانگۆ ئەوە بەخششی خوایە نیعمەتی خوایە خوا سبحانه وتعالى ئەو نیعمەتەی بە ئێمە داوە بۆ ئەوەیە ئایا ئێمە سوپاسگوزار ئەبین لە خوای ئەزانین یان کوفرانەی نیعمەتی خوا ئەکەین هەر کەس کوفرانەی نیعمەتی خوا بکات دەبێ باجەکە بۆ خۆی بدا ئەوەی کە سوپاسگوزاریش بێ خوا بۆی زیادەکە لئین شەکەرتم لەئەزیدەنەکم
طبعا مۆبایل خۆشەویستانم بە یەک بەسەرهاتی گچکە دەچینە سەر بڕگەکانی ئادابی مۆبایل بەکارهێنان. مامۆستایەکی بەڕێز لە قوتابیەک لە قوتابخانەکان پرسیار لە تەڵەبەکانەکات و تەڵەبە جوانانە و چاوگەشانە پرسیاریان لێکات دەڵێ حەزەکەی ببی بەچێ؟ ئەویش دەڵێ یەکەچیان تەبعاً هەر کەس بە چی پێخۆش بووە، چ وەزیفەیەکی پێخۆش بووە، چی لە زەهن و بیردا بووە، ئەوەی گوتیان. هەبوو دەیگوت حەزەکەم ببم بە دکتۆر، هەیان بوو دەیگو حەزەکەم ببم بە مامۆستا، هەیان بوو دەیگو حەزەکەم ببم بە ئەندازیار. ئەجا هەر یەکێک بۆ خۆی، بەڵام یەکێک لە منداڵەکان جیاواز لە هەموو منداڵەکان گوتی حەزەکەم مامۆستا ئەمن حەز دەکەم ببم بە مۆبایل، حەز دەکەم ببم بە مۆبایل. وتی ڕۆڵە لەبەر چی؟ وەڵی گوتی ئەبینم لە ماڵێ باب مۆبایلی لە دەستا خزمەتی ئەکات، جوانی ڕائەگری، قسەی بۆ ئەکا، لەگەڵ خۆ ئەی باتە بازار، لەگەڵ خۆ ئەی خەوینی تو ئەی نوێنی، نایەڵی لە عاردی بکەوی، زۆر ڕێزی ئەنێت. دایکیشم هەروایە، برا گەورەکەشم هەروایە، خوشکەکەشم هەروایە، هەموویان هەروان. کەس ئێتیمام بە من نادات، لەگەڵ خۆ نام بەنە بازار، خزمەتم ناکەن، قسەم لۆ ناکەن، هەمووی مۆبایلە. یعنی تەماشای تێگەیشتنی ئەو منداڵە بکە، زهد و فکری ئەو منداڵە کە مۆبایل چەندە کاریگەری هەیە بەسەر خانەوادەکان. چکە ئیوا هەیە بەڕێزان، مۆبایلەکەی حاشا لە ڕووی ئێوەی ئەزیز و خۆشەویست، خوشک و برایانی بەڕێزم، مۆبایلی خۆی گرتیتە بت وەکو بت ئەیپەرستیت، ئەویان کارە ساتە. هەر کاتێک هەر وەختێک ئێمە مۆبایل بە نیعمەتمان زانی، طبعا نیعمەتە ئێستا باسی ئەەکەین، ئەو کاتی ئەوەندەی کە ئێستا گرنگ پێدان و گەورەکردن و ڕێز لێگرتنی ئەوەندە نامینیت. نیعمەتێکە خوای پەروەردیگار پێی داوم، ئەو نیعمەتە بۆ ئەوەی پەیامی خۆم پێ بگەینم. ئەوە نییە بیکەمە بت هەتا بگاتە ئەسنای پەرستن وەالعیاذ بالله. گرنگترین شت خۆشەویستانم لە بەکارهێنانی مۆبایل ئەوەیە مۆبایلەکانمان بزانین کە نیعمەتی خوای رب العالمین. چۆن؟ پێشان ئالەتی گواستنەوە والخەیل والبیغال والحەمیرە لتەرکەبوها وەزینە. خوای پەروەردیگار دەفەرمێ ئەسپ و وشتر و حاشا لە ڕووی جەنابتان گوێ درێژ. بەڵام خوای رب العالمین چی ئەفەرمێ؟ وەیەخلوق ما لا تعلمون. لە داهاتوو خوای پەروەردیگار عیلم و عەقڵی وا دەداتە ئینسان کەشتی گەورەتر بەرهەم بێنیت. هەرچی هەیە لەو تەکنەلۆژیایی کە ئێستا ئێمە ئەیبینین، لەو مایکانە ڕابگرە، لەو کامیرایە، لەو مێزە، لە هەر هەمووی بەرهەمی دووشتە، بەرهەمی عیلم و عەقڵە. عیلم و عەقڵ. خوای رب العالمین عیلم ئەدات. طبعا لە چەندەها ئاەتی قورئانی پیرۆز خوای پەروەردیگار باسی زانستی کردی، عیلم باسی عەقڵیشی کردیە. یعنی ئەوانە هەر هەمووی تەکنەلۆژیا کە چەندی پێش بکەوێت، طبعا وەچی عەرزم کردن پێشان ئەوانە ئالەتی گواستنەوە بوون، ئێستا سەیارەیە، تەیارەیە، باخیرەیە، قیتارە، میترۆیە، ئیدی هەموو ئەوانەی کە ئالەتی گواستنەوەی زۆر پێشکەوتونە، هەر هەمووی بەرهەمی عیلم و عەقڵە. چێ عیلم و عەقڵیدایە؟ خوای پەروەردیگار کەمیشی دایە. وما ئوتیتم من العلم إلا قليلا. کەمە خوای پەروەردیگار کەمەکە عیلمی دایە کە ئەو پێشکەوتنەی هەیە کە ئەبینین. لە سەرەتای هاتنی ئەو پەیامە جوانە بۆ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای رب العالمین بەچی دەستی پێکرد؟ اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. يعني برهمي علم وعقل وقلم كواتا دەبێ لە خوای بزانین. حاشا لە ڕووی جەنابتان ئەگەر حەیوانێک شتێک ئەو حەیوانە ئەگە عەقڵی نەبیت هیچ بەرهەمی نابی. بەڵام ئەوانەی خاوەن عەقڵن، خوا عەقڵیان دەداتێ و عیلمیشیان دەداتێ، بەرهەمی گەورە گەورەیان هەیە. دەمانەوە شتێکی ڕوون و ئاشکرایە، کەس ناتوانین نکۆڵی لێ بکات. کەواتە دەبێ بە نیعمەتی بزانین، وەکو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ و لە ضمنی پێغەمبەرانیش
بالذات سليمان پێغەمبەر سلامی خوای لەسەر بێ کە فەرمی هذا من فضل ربي ئەوە بەخششی خوایە. ئەدی قارون یعنی نەبینە قارون لەگەڵ ئەوەی کە هەرچی بیکردبە دەیگوتەوەی خۆمە إنما أوتيته على علم عندي یەکێک لەو هۆکارانەی کە خوای پەروەردیگار قارونی لە زەمین بردە خوارێ فخسفنا به وبداره الأرض یەکێک لە هۆکارەکانیەوەی هیچی بەلای خواوە نانا دەیگۆی خۆمە لێزانی خۆمە قازان زیکر با دەیگۆ لێزانی خۆمە هەر شتێکی هەبا دەیگۆ لێزانی خۆمە. ئەدی ئێمەی مسلمان چۆنین؟ ئێمەی مسلمان هەر ئیبداعێک هەر پێشکەوتنێک بکرێت ئێمە دەڵێن بەرهەمی دووشتا علم و عەقڵ. علم و عەقڵ ئەویش خوا ئەیدات. خۆشەویستانم نیعمەت خوای پەروەردیگار کە نیعمەت ئەدادە کەسێک بەس بۆ مسلمان نییە بەتەنها بەس مسلمان ئەگەر مسلمان نەبی نەخێر نیعمەتی خوای لۆ نیە نەخێر شتیوان نیە. نیعمەتی خوای پەروەردیگار بۆ کافر و مسلمانە. کافر و مسلمان بەهرەوەرن بە نیعمەتەکانی خوای رب العالمین. باش ئەوە زانیمان ئالەتی بیستن زۆر گەورەی و دەبی ئاگامان لێبی بزانین بۆچی بەکاری دەینین و پاشانیش زانیشمان مۆبایلیش یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای رب العالمین لەگەڵ عەبد و بەندەکانی خۆی کردیتی بەپێی ئەو لێکدانەوەی کە ئێستا کراو ئەو ئایەت و فەرمودەکە باسە کرد کە زانیمان نیعمەتە باشە چۆن بەکاری بینین. طبعا هەمومان مۆبایلمان لەبەرکە ئیوا هەیە بە مۆبایلێک وە ناکات دوو مۆبایلی وێ ئیوایە سێ مۆبایلیشی وەیە منداڵی گزکەش مۆبایلی وێ ئافرەتیش مۆبایلی وەیە خوێندەوار و نەخوێندەوار مۆبایلی وەیە. گرنگ مۆبایل وێبوون نییە گرنگ ئەوەیە بزانی چۆن بەکاری دەینی چۆن بەکاری بین بۆ ئەوەی لە نیعمەت دەرنەچین بە نیعمەتی بزانین سوپاسی خوای پەروەردیگاری لەسەر بکەین و بۆ خەرابەش بەکاری نەینین. یەکەم ئاداب گرنگترین ئاداب ئەوەیە بۆ حەرام بەکاری نەینین بەتایبەت گەنج خوشکانمان برا بەڕێزەکانمان مۆبایل بەکارهێنان بۆ حەرام مخالیفی سوپاسگوزاریە کە لەسەر نیعمەت دەیکەی. بۆ عشق و غەرامیات نییە مۆبایل لە ڕووی ئێوە لە هەمووی دوورە الحەمدولillah سوپاسی خواکەین بەڵام وەکو برهانەیە دەبی بگوترێت بۆ حەرام بە هیچ شێوەیەک بەکاری نەهێنی چونکە هەر کاتێک ئەو مۆبایلە بەکارهێنا بۆ حەرام ئەوە بزانە سوپاسی خوات نەکرد لەسەر ئەو نیعمەتە گەورەیە. ئینسان بەخۆی بەدەستی خۆی بە پارەی خۆی بە مۆبایلی خۆی مشک و دڵ و دەروون و ئەخلاقی خۆی وێران نەکا چونکە هەر کاتێک بەکار هات بۆ حەرام بۆ خەراپە ئەکید وێران دەکات ڕەوشت وێران ئەکا دڵ و دەروون وێران ئەکا مشک و زەین و فکر و هۆش هەمووی وێران ئەکات. بۆیە یەکەم ئادابی ئەوەیە لە زەینی خۆمان هەبیت بۆ حەرام بە هیچ شێوەیەک بەکاری نەهێنین. دووەمیان ئەو جەرەسەی لەسەر مۆبایلیدا ئەنەی جەرەسەکەت باشیاو بێت. دەزانن پێش 1400 و ئەوەندە ساڵە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی جەرەس ئەکات. ئەو شتێکێکە لە موعجیزەکان ئەو کاتی نە جەرەسی ماڵان هەبوو و نە جەرەسی مۆبایلیش هەبوو. پرسیار کرا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن وەحید بۆ دی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی يأتيني أحيانا مثل صلصلة الجرس بەو نەسەی هاتیان وەکو شێوازێکی جەرەس بۆم دات یعنی تەمەن بە زۆر شێواز وەحی بۆ پێغەمبەری خوا هاتی عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوو جار جوبرائیلی لەسەر شێوە و شێوازی خۆی دیتیا. پێغەمبەری خوا فەرمێ 600 باڵی هەیە عەلەیهی سەڵات وسەلام 600 باڵی هەیە یەک باڵی بەینی مەشریق و مەغریبە. بەڵام کاتەکانی دی زۆر لەسەر شێوازی یەکێک لە سەحابەکان داتە خزمەتی و وحی بۆ دەهینا. پێغەمبەری خوا فەرمێ قورسترین ئەو شێوازەی کە وەحیم بۆ هاتووە لەسەر شێوەی جەرەسێک بووە. جەرەسێکم بۆ دەهات
ئەو کات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قالبی گەرم دەهات قالبی قورسە بوو عەرەقەی ئەکرد لە ڕۆژێکی زۆر سارد و سوڕ پێغەمبەری خوا عەرەقەی ئەکرد ئەوجا وحی بۆ دەخوێندراوە و وەری دەکرد وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کەواتە جەرەس دەبێت شیاوبی لەسەر مۆبایلەکەتی دانەی ئیوا هەیە گۆرانی لەسەر مۆبایلی دانایە جەرەس ئەگەر لە مەجلیسێکی ئاوها قەرەباڵغ جەرەسێکی بۆ بێت شەرم لە خۆی ئەکاتەوە حەقی خۆشتی ئەنی شتێکی وا مەکە جەرەسێک چکە جەرەسی مۆبایل تعبیر لە کەسایەتی ئەو ئینسان ئەکات تعبیر لە کەسایەتی تەکا کەسایەتێکی جوان و باش و مسلمانان و بەرزت هەبێت دەبێت جەرەسەکەش توا بێت چکە نازانی لە چ کاتی جەرەس لۆدی ئێستا من لێرە لە خزمەتتان بووم ئاگاتان لێ بوو جەرەسم بوو هات خوا نەخواستە جەرەسێکی خراپم دانابا یەکەم جارە لێوە مامۆستا تو جەرەس خۆ بگۆڕەوە جا بەمە بڵێ حەقی خۆشت کەواتە جەرەس مهمە ئینسان بزانی چی لەسەردان ئیوا هەیە قورئان لەسەردانی لەگەڵ ئەوەش نیمە قورئان لەسەر مۆبایل تا بندرێت دەچیا حاشا لە ئەو مەقامە ئەو قورئانە پیرۆزە لەوانەیە لە شوێنێکی وا خەریکی دەستنوێژ و شتی وابی جەرەست بۆ دێ قورئان بخوێندرێ لەو شوێنە با لەوێش نەبی لە شوێنێک ئەو هاژبی قورئان کو دەبێ کەلامی خوا قەتع بکەی قسەی خۆت بکەی سرودێک دانەی یان جەرەسێکی جوان دانەی هادی لەسەر خۆت چێشە نییە بەڵام ئاگات لە جەرەسی مۆبایلەکەت بێ ئەویان زۆر گرنگە چکەوکو عەرزم کردن جەرەسی مۆبایل لەگەڵ جەرەسی ماڵ مۆبایل ماڵێکە بە کۆڵتەوە بەتوە ماڵی تۆیە بەتوە بزانە چ جەرەسێکی لەسەر دانەی تعبیر لە کەسایەتی ئەکات جارێکیان لە مەجلیسێکی تەعزیە دانیشت بووین دوو برا وەڵڵاهو ئەعلەم دوو بوون یان سێ بوون هاتنە ژۆرێ سوبحان الله دانیشتن فاتحە خوێندرا یەکێک لە برایەکان جەرەسێکی بوو هات گۆرانیەکی عەرەبی بدانا بوو نامەوێت لێرە باسی گۆرانیەکە بکەم وەڵڵاهی بە خۆم دیتم بە دەستێکی ئەوها ڕاگرت بوو فاتحەی ئەخوێن بە دەستەکەی دی لە بەرکەی خۆی ئێدام و پێشی قەپات نابوو یعنی حاڵەتی وا تووشەبی تۆ نازانی لەکوێ لۆت دێت جەرەست بۆ دێ بۆیە دەبی ئەو جەرەسەی دای ئەنەی لەسەر مۆبایلش شیاو بێت تعبیر لە کەسایەتی تەکات خوشتی بەڕێزم برای شیرینم بزانە ئەو جەرەسێ لەسەر مۆبایلەکە دادەنەی چییە ئەگەر بۆ خۆت بەتەنها شەرمت پێی بیت ئەکید بزان لە ناو خەڵکی شەرمت پێیە ئەگەر بۆ خۆت شەرمت پێی نەبیت دیارە جەرەسێکی تەواو و بەکاری بینە ئادابی سێم کە جەرەسی مۆبایل لێدرا هەڵت گرت ویست قسە بکەی پاش ئەلوو بە سەلام عەلەیکە دەست پێ بکە چکە بچی هەر ماڵێک هەر شوێنێک سەلام عەلەیکم سەلامکردنە بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک سەلام بکات بڵێت ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه سی خێری بۆ ئەنووسرێت بڵێ ئەسەلام عەلەیکم دە خێرە السلام عليكم ورحمة الله بيست خيرا السلام عليكم ورحمة الله وبركاته سي خيرت بو نسري يعني لهر يك جرس بود يان تو ديكي كب السلام دست بيكرت اتو او بادشت بخوت مسوغر كرت وبش زانن اوي بسلام دست بيكات لموبايل خوي ابارزي لشتي خراب خوي يقول هداية يدات باش بتس يا مالك علي او كاتت باش ئەڵێ وەڵاهی هەموو کات باشە بەس دوا ڕۆژت باش شەوت باش هەر باشت قسەی جوان هەر جوانە بەڵام دوای سەلام عەلەیکم سەلام عەلەیکم لە هەموو شتێک جوانترە ئەلو چۆنی باش یەکسەر دەست پێکەی نە سەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه جواب تەداتەوە ئەوە ئادابێکی جوانە ئاگامان لێ بیت بۆ ئەوەی خوای ڕەب العالەمین لێمان ڕازی بی و پاداشتمان بداتەوە لەسەری و ئەگەر جوابیشی نەدایەوە دڵگیران مەبە لەوانەیە مەجالی نەبی لەوانەیە لە کۆبوونەوەی بی ئێستا من پێشی بێ مێرا بێمە خزمەتان سێ جارم تەلەفۆن لە مامۆستا موسلیمی کرد هەڵی نەگرت وەڵاهی نەشم نەزانی لە مەکتەبەی خەریکی دەرسە تەبعاً دەبێ من چی بکەم گومانی چاچی بۆ بینمەوە بڵێم لەوانەیە لەسەر شەحنی بیت لەوانەیە
سامتی کرد بیت لەوانەیە شوێنەکەی ئەوە نەبی قسە بکە تەمان دەبی گومانی چاچی بۆ ببینیەوە نەک بڵێ بۆ هەڵی نەگرتی وەڵاهی دیارە قسەی پێ هیچ نەبووە ئانیان نمونە یانە خوشکانی بەڕێزم کە تەلەفۆن بۆ پیاوەکەتانەکەن جارێک دوو جار سێ جار تەمان لە سێ جار با زیاتر نەبی ئێستا باسیەکەین کە هەڵی نەگرت دەبێ گومانی جاچی بۆ بینیەوە نەک گومانی خراپ لە مێشکت دروست بکەیت دەبی خەریکی چی دەی بۆ جوابی نەدام و دەبی وابی نە ئەو شتانە نەکەیت تەلەفۆنت کرد جارێک دوو جار سێ جار تەمانەوەش ئادابە لە سێ جار زیاتر نەبی سێ جار زیاتر مەکە تەلەفۆن بۆ هیچ کەسێک چۆن دەچێ ماڵێک لە دەرکە ئەدەی ئەوەش ماڵەکە عەرزم کردن لە دەرکەتدا جاری یەکەمت لێدا جاری دووەمت لێدا جاری سێمت لێدا تەواو ئیدی نابیت و هەر بەردەوام سێ جار بۆ هەیە لە دەرکەی هەر ماڵێک بدەیت ئەگەر پێیان گوتی بگەڕێەوە وإن قيل لكم ارجعوا فارجعوا خوا فەرمی بگەڕێنەوە سێ جار تەلەفۆنت کرد بۆ کەسێک هەڵی نەگرت یعنی بگەڕێەوە پێویست ناکە ناڕەحەت بی جاری وا بۆ تەلەفۆنێکت بۆ هاتیە مەجالت نەبوو جواب بدەیەوە ئێستا من چۆن جواب بدەمەوە لێرە یەک و دوو سێ و چوار و پێنج وەڵی زۆر جار هەتا شەش و هەفتیش ڕۆیشتیە هەر تەلەفۆن بەردەوام شتیوانیە لە ئادابی بەکارهێنانی مۆبایل نییە بەڕێزانم لە ئادابی بەکارهێنانی مۆبایل نییە حەد بەردەوام حەد جارێک دوو سێ جار لۆت هەیە تەلەفۆنی بۆ بکەی هەڵی نەگرت ڕایگرە بیر بکەوە بزانەوە خەریکی چییە گومانی چاچی بۆ بە نەک گومانی خراپی بۆ بی و ئەگەر جوابیش نەداوە دڵگیران مەبە پێویست ناکە ناڕەحەت بی ئێستا من تەلەفۆن بۆ کەسێک بکەم سێ جار تەلەفۆن بۆ کرد هەڵی نەگرت لەوانەیە ئەو شەوی داهاتوشنا دوو شەوی دیکە چەلێ لە بیری نەچووە چەڵێ شاشەی مۆبایلەکەی نەسوتایە نازانی چێ تەلەفۆنی بۆ کات تا تەلەفۆنی بۆ بکاتەوە نابی دڵگیران بێ بۆ تەلەفۆنم لۆکە سێ جار هەڵی نەگرت دەبی ئەو بۆ من بکاتەوە نا ئەدەب وانە ئەدەب وایە مادەمە تو ئیشت بەویە جارێکی دی هەول بدەوە ئێستا سێ جارست بۆ کرد هەڵی نەگرت پاش سعاتێکی دی دو سعاتی دی یان چوار سعاتی دی بەیانی دووبارە تەلەفۆنی بۆ بکەوە چی تێدا ئەوش ئەگەر تەلەفۆنی بۆ تو کردەوە کە تو هەڵت نەگرت ئەتو ئیشت بەویە مەفروزە بی پچڕێنی ئەتو تەلەفۆن لۆی بکەیەوە ئەدەبەکە وایە پێنجەم کات و ناکات بزانن کاتی تەلەفۆنکردن کەنجە کات و ناکاتی تەلەفۆن دەبێ بزانین پێم وابی زۆر نەڕۆیشتە مامۆستا کات و ناکاتەکەی بزانین بزانە کاتی نان خواردن کەنجە کاتی نووسن کەنجە کاتی نوێژ وەڵاهی لە ناو نوێژێ بووینە تەلەفۆن هاتیە دەی بزان کاکە بەخۆت نوێژی ناکەی ناچێ مزگەوتەی خۆ بزانە ئەوەی کە تەلەفۆن لۆکەی کاتی نوێژە کاتی ئەوەیە کە لەوانەیە لە مزگەوتی لە سەفی یەکەمیش ڕاوەستابی چ جواب بداتەوە لەوانەیە بێری چوو بیکاتە سامت و دەنجیش بێت خەڵکێکش پێوە گرفتارەکەی کات و ناکاتی مۆبایل زۆر زەرورە خوشکانی بەڕێزم بزانن چ کاتی تەلەفۆنکردنە کە عەرزم کردن لە کاتی نان خواردن مەفروزە تەلەفۆن نەکەی لە کاتی نووسن ئیسراحەت لە کاتی نوێژ ئەگەر هەر زۆر زەروری شەکردت هەر زۆر زەرورە زۆر زەرور بوو جاری وایە زەرورە دەبێت تەلەفۆن بکەم کە هەڵی گرت پاش سەلام کەلام ئەو جا دەڵێم داوای لێبوردنەکەم کاتەکەی ناکاتە بەڵام لەبەرەو ئەو ئیشەم بوو زەرور بوو یعنی عوزری بۆ بینەوە عوزری هینانەوە زەرورە ئەگەر ئافرەت بۆ مێردەکەی بی زۆر گەورەترا ئەگەر پیاو بۆ خیزانەکەی بی لەوە گەورەترا عوزری بۆ بینەوە داوای لێبوردنەکەم هەرچەندە کاتەکەش ئێوە نییە بەڵام فلان ئیشەم هەبوو پێی گەورابی شەشەم درێژ دادڕین تەلەفۆنێکی لە دەستە تەلەفۆنەکەی لەوانەیە ئیشتیراک بیت فریە واللهی بەڕێزان خوشکانی عەزیزم برایانی شیرینم تەلەفۆن بۆ ئەوە نییە بە سعات و دو سعات قسە بکە بۆ ئەوەیە پەیامێکی کورت و پوخت ئەگەر خوشکان من لێ زویر نەبن زۆر جاری وایە
خەریکی گولە بە ڕۆژە خواردن و مۆبایلەکان کردە سەماع خارجیە ئەوە بەخۆش هەرگرفتێک کە باسیەکەین قسەکە هەرچی ئەیلێ ناڵێتەوە فلان کەوەنتەرە و فلان قاپە و فلان وایە و فلان وایە و فلان جیرانە و لەو درێژ دادڕینە دوای تووشی غەیبەتی شەبی وڵای باسی خەڵکیش دێتە گۆڕێ تووشی گوناهی شەبی پەیامی مۆبایل کورتە کورت و پخت سلام علیکم فلان ئیشەم هەبوو ئەو هایە و دقەیەک دوو دقات زیاتر نا یعنی ئەگەر فری بوو مۆبایلەکەت ڕەحمت بە مۆبایلەکەت نەکرد بە پارە و سنتەکەشت نەکرد بە مێشتی خۆت بکە ئەو مێشکەتمان دێبیت ئەو گوێیانەت هەرچ قسەیەکی بکەی خۆ ئانووسرێ خوای گەورە ئەینووسیت ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد باپیرەکەم هەیە مام حاجی ناسی باش حاجی ئەحمەد نەخۆشە خوای گەورە شیفای بدا یا ڕەبی لەگەڵ نەخۆشی هەموو مسلمانان ڕۆژە گوتم باپیر گوتم خوای گەورە فەرمی ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەر قسەیەکی بکەی خۆ ئانووسی لەژێر بەدەستی مەلایکەت ینی گوتی هەموو قسەچی ئەنووسی گوتی بەڵێ هەموو قسەچی ئەنووسی هیچ لەبیر ناکە گوتم نەخێر هیچ لەبیر ناکە لەبیریشان نەخێر دەگوتی باپیری تۆ لەوەی دەرناچی بزانە ئەوەی کە ئەیڵێی ئەوەی گوێشی لێ ڕائەگری با مۆبایلەکەشت فری بیت با کاتی شتەبی ئەو کاتە جوانەش بکوژی بەڵام بزانە هەر قسەیەکی لە زارت بێتە دەرێ یەکسەر خوای گەورە تۆماری ئەکات و لێ پێچینەوەت لەسەر ئەکا مۆبایل بۆەوە نییە بە سعات و 2 سعات و 3 سعات ئەو جا کارە ساتر لەوەی ئەوەیە لەگەڵ ئافرەتی نامەحرەم لەگەڵ پیاوی نامەحرەم ئەو درێژ دادڕینە بکەی و هەر بڵێ ئەوەی گوتت نەیڵێەوە ئادابی بەکارهێنانی مۆبایل ئەوەیە پەیامەکەت کورت و پخت بێت حەفتەم ئیسراف خۆشەویستانم ئێمە لە شەریعەتی ئیسلام بە نەسی فەرموودەی خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا قورئانی پیرۆز ئیسراف و تەبذیرمان هەیە ئیسراف و تەبذیر دوو شتێک جیاوازە ئیسراف هەر کەسێک لە شتی حەڵاڵ لە حەڵاڵی ئیسراف بکەی خوا خۆشی ناوی ئەو ئاوە حەڵاڵە خواردن حەڵاڵە ئیسراف بکەی لە خواردنی ئاو خواردنەوە لە ئاوی دەسونێژ بۆ عیبادەتەکە دەستنوێژ ئیسراف بکەی خوا خۆشی ناوی کولوا واشربوا ولا تسرفوا تبذير بۆ کەسێکە لە حەرام ئیسراف بکات إن المبذرين كانوا إخوان الشياطين ئەوانە برای شێطانینە یعنی معقول نییە مۆبایلێک ئەگەر تەوان ئەو ئاخیرانە مۆبایل ئایفۆن 14 هات دیتمان چ هەرایەکی لەسەر دروست بوو سڕەیان گرت بوو وەڵی لەوانەی وەها بوو پارەشی نەبی قەرزی کردبیت بە 20 وەرەقە و 26 وەرەقە و ئاخر ئەوانە خوا لەسەر حیسێبەکە یانە بە مۆدیل بڕۆی بە مۆدیل گەنجی وامان هەیە خوشتی واشمان هەیە فشار بۆ مێردەکەی ئەبات بە مۆدیل مۆبایل ئەگۆڕیت ئەو ساڵ مۆبایل 12 13 14 فلان و فیساڵە و هەر هەمی بە مۆدیل هەر مۆبایلێک بین لەوی جوانتر بی خۆی فراد ئاوی هەڵەگریت ئەیکڕیت ئیسراف مەکەن یعنی مۆبایلێک بتوانی بە 300 400 هزار ئیشی خۆتی پێ بڕۆینی معقول نییە تۆ بچی مۆبایلێک بکڕی بە 26 وەرەقە و زیاتر ئیسرافکردن لە مۆبایل حرامە با حەڵاڵیش بێت با پارەی حەڵاڵیش پێ بدەی با مۆبایلەکەش بۆ بڵێن بۆ چاکت بی و خراپەی پێ نەکەی بەڵام ئیسرافی تێدا بکەی حرامە خوا خۆشی ناوی زۆر نەما ئینشاءڵڵا ئێستا کۆتایی پێدەینین خاڵێکی دی بەکارهێنانی مۆبایل لە شوێنە گشتیەکان لە مزگەوت لە قوتابخانە لە نەخۆشخانە زۆر شوێنی دی هەیە شوێنی گشتیە بەڵام ئەو شوێنانە زیاتر تەرکیز دەخینە سەر یعنی تۆ لە مزگەوتی تەلەفۆنێکت بۆ هات کە جوابی شت داوە دەبێت زۆر بە نەرمی واغضض من صوتك ئیوا هەیە لە ناو مزگەوتێ تەلەفۆنەشی بۆ دێ بەڵێ بە هەموو قۆتی هەموو ئاهلی مزگەوتی ئەزانی باسی چیەکات نا یان بەکاری مەهێنا یان کە بەکاری تینال لەسەر خۆ نەرم لە نەخۆشخانە خەڵکێ نەخۆشە خەڵکێ بێزارە لە خۆی ئەو تااقەتەی نییە گوێ لە تۆ ڕابگری لە کوێ بووی و چێوە دەچی و ئەو نەخۆشش پێکەوە چاوەڕوان بسنە لای دکتۆری مۆبایل دەنجی خۆی بەرزەکاتەوە نابی برای شیرینم
خوشتی بەڕێزم ئادابی بەکارهێنانی مۆبایل وانە جەڕەسیشت بۆ هات دەبێت بچێ پەنایەک بەدەنگێکی نزم لە سەرخۆت خەڵکێک حاڵی نەبی وەڵای جاری وهەیە لە بازار لەوانەیە ئەوەی کە برێن چاردەوریوی هەموو تێ ئەگا باسی چیتی لەگەڵ خێزانی خۆی چت لێ نایە و چت لۆ بینەوە هەمووی غەڵەتە ئادابی بەکارهێنانی مۆبایل وانە دەبێت لە شوێنە گشتیەکان دەبێت خۆتی لێ بپارێزی بەکاری نەهێنی طبعا سپاسی جەنابی مامۆستاشەکەم دوو جار جەڕەسی بۆ بێ جوابی نەداوە ئەو هایە دەبی محاولە بکەیت جواب نەدێ و کە جوابیش داوە زەرور بوو زۆر نەرم لەسەر خۆت یەکێکی دی خۆشەویستان نۆیەمیان جاسووسی پێ مەکە بە مۆبایلەکەت بە مۆبایل جاسووسی مەکە ڕسمی خەڵکی پێ مەگرە ئەو ژمارە لە لایتت بە تایبەتی خوشکان ئافرەتان مەیدە بە کەس ئەمانەتە لەسەر شانت یان مۆبایل هەیە دەنجی خەز نەکات مسجل سەوت حرامە دەنگێ خەزنکەی و بڵاوی بکەیەوە دەزانی حرامە دەنگەکەی وەرەگری ئەو جا لە مەجلیسانە ها فڵان کەسی گوت ئەیدەتە سەماخ یانە تەلەفۆنێکت بۆ دێ لە مەجلیسێکە مەیکە سەماع خارجی ئەمانەتە ئەوە ئەمە ئەو کابرایە قسە بۆ تو ئەکات بۆ مەجلیس نییە یان کایکێ سەماع خارجی دەبێت بڵێ کاکە کردیتمە سەماع خارجی لەوانەیە قسەیەکی وا بکات لەو مەجلیسێک بریندار بکات حاڵەتی وها بووە زۆریش بووە دەبێت بزانی لە چه حاڵەتێک مۆبایلەکەت ئەگەیە خارجی سەماع خارجی ئەو کاتی بەکاربینە کە پێت گوت کاکە بۆ ئاگاداریت مۆبایلەکەم سەماع خارجیە جاسووسی بە مۆبایلت مەکە کەس ناوێری دوو بلۆک لەسەر یەکدانێ تەلەفۆن بۆ شارەوانی بۆ ئەوی دیەکەی وەرن لە فرانزەیەدایەننا وەرە جا خۆش تۆڕەکە بەخوای لەوێ وایە جاسووسی پێ مەکە بۆ ئەوە نییەوە دەیەم میوانت دەرمەکە بە مۆبایل هەمومان میوانمان دێت هەر کاتێک چوە میوانداری یان بۆ خۆت لە میوانداری بووی خاوەنی ماڵ یان بۆ خۆت مۆبایلی بەکارهێنا چوە دوێ تۆ ئیهمال کرد بزانە دەرتەکات هەستە بڕۆ شوێنە بەجێ بێرە بە کوردی پێت دەڵێ بڕۆ دەر لە ماڵیم ئەوە ئادابی بەکارهێنانی مۆبایل نییە یعنی لە میوانداری خۆشەویستانم ئێستا وای لێ هاتیە مەجلیس نەمایە دەزانم پێشان برادەرێک نووسیبووی گوتی پێشاگە میوان چوو بە ماڵە چی دەیگۆ دووگورت لە چێە با نوێژی بکەم ئێستا ئاچتە ماڵە چارێک کۆدی ئینتەرنێتم بدەیت یەک قسەت لەگەڵ ناکە خاونەکە خاوەن ماڵەکە بە خۆی وایە بۆ خۆی خەریکی مۆبایل یا دەی فڵان وایە میوانش لە پەنای دانیشتە جا قسەیەکە چەندە زەرری خۆشمی تێداوی بەڵام هەر ئەیکەم لەوەی بوویتە دەرس دوو کەس دوو پیرەمێرد خۆ عافیانکان نەماینە وەفاتیان کردیان بوونە میوان هاتنە ماڵێ ئەو کاتی مۆبایل نەبوو لاپتۆپێک تازە دەرچوو بوون لاپتۆپێکم کڕی بوو زۆر کەیفم پێ هات بوو خەریک بوو میوانیش دانیشت بوو تەمەن بەسەر خۆم هاتیە دەبێت خۆم لەسەر خۆم بڵێم بۆ دەرسێکی گەورەش نەوە بۆ دەرسێک وعدمدایە لە هەموو شوێنێک بێڵێم هەتا لەسەر خۆشم بی لەوەی بیتە دەرس ئەمنیش خەریکی بەرنامەکانی بووم تەمەن خەتی ئینتەرنێتیش نەبوو ئەو دوانە یەکەچیان بەیەکی گوتی فڵان کەس ئەمیش دانیشتیمە گوتی بەڵێ گوتی هەستە با بڕۆین گوتی بۆ گوتی یان ئەمەشە گەوزار هاتینەکە مامۆستا یەک و لاپتۆپ دەینین یان ناین ئەوە بۆ دەرس لۆ من ڕاستەکە سەر قەپاتم کرد و احتیزارم خواست و لەو ڕۆژێ وعدم دا دوایش مۆبایل هاتو طبعا ئێمەش دەبی وابین مۆبایل بە مۆبایل میوانەکە دەرمەکە وەختی دی هەیە بەکاری بینە ینی میوان هاتەت و لە میوانداری مۆبایل بەکاردەینی وەڵای ئەوە یەکێکە لە جۆرەکانی دەرکردنی میوان یعنی بەنام مباشر دەڵێ کاکە مێ ماڵی من ئەوش لە ئەتەکێت و لە ئەخلاقی ئینسانی موسڵمان ناوەشێتەوە یازدەم و کۆتایی سایقی لە سیاقەت مۆبایل بەکارمەینە تووشی کارە ساتەبی وەڵی گونەبارە بی خوا ئاگادارە تەمان یەکەم جار بۆ خۆشتم خۆشم سایقم وەکو جەنابتە لە کاتی سیاقەکردن مۆبایل بەکاربینی تووشی هەر کارە ساتێک و بی بەرپرسی یەکەم ئەوجا خۆت لە خەڵکێک بدەیت یان بە ئیهمالی بڕۆ خەڵکێک لێت بدات لەو کاتانە ئاگامان لێ بیت دەبان زۆر زیاتر مایە باسی ئادابی مۆبایل بکەین باسی زەرەرەکانی باسی ئیستیفادەکانی بەڵام کاتەکە ڕێنادا هەم مامۆستا موسلیم هەگاداری کردم و کاتەکەم چەندەکە هاتمە زۆرش برایان پێیان گوتم تاکیدیان کردەوە زیاتر وەختان ناگرم
ئەپارێمەوە لە خوای پەروەردیگار زیاتر شارەزامان بکات لە دینی خۆی. خوای رب العالمینمان پارێزیت لە هەموو بەڵاو مصیبەت و ناخۆشیەک. خوای گەورەوامان لێ بکات ئەو کاتی پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردیگارە پەیوەندی لەگەڵ هەم کەسێک بپچڕێن. ئەوە زۆر گرنگە کە پەیوەندی لەگەڵ خوا بەس لەگەڵ هەم کەسێک بپچڕێنە. پەیوەندیش لەگەڵ هەر کەسێک بەست ئاگادار بات لەسەر حیسابی دین و لەسەر حیسابی خوای پەروەردیگار نەبی. خوا لە هەموو لایەکمان ڕازی بیت. خوای گەورە محفوظمان بکات. ئەپارێمەوە لە خوای رب العالمین هەر هەڵەیەکم کردبی خوا بە گەورەی خۆی بمبوریت. خوای رب العالمین بیخاتە تای تەراجوی چاکەکانمان لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش قبول بکات کە ئەزیەتتان چێشە هاتن. خوای رب العالمین لە هەموو لایەکمان ڕازی بیت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.